ئەو بابەتەی کە من پێشکەشتان دەکەم تا ڕادەیەک بابەتێکی فیکری و ئیمانیە پێویستی بە ڕامان و وردبوونەوە و پێویستی بەوە دەکا کە زیاتر سەرنجی قسەکانی برای خۆتان بدەن بۆی باش ئینشاڵڵا ئەوەی کە دەمەوێت و خۆم مەبەستمە ئاوا لێم تێبگەن چونکە ئەم بابەتە بابەتێکە پەیوەندی بە هەموو موسڵمانێکەوە هەیە. دیارە ئاین و بەرنامەکەی ئێمە ئیسلام دوو سەرچاوەی ڕوون و بێچەند و چوونی هەن، دوو سەرچاوەی هەن کە لێیانەوە هەڵدەخڵێ. ئەوانی جێکەمیان فەرمایشتی خوایە قورئان، دووەمیشیان ڕێبازی پێغەمبەری پێشەوایە صلی الله عليه وسلم. بابەتەکەم بەم ناونیشانەیە: قورئان و سونەت وەک ڕوح و جەستە تێکەڵکێشن. سەرەتا دەمەوێت پێناسەی ئەم ناونیشانەتان بۆ بکەم و ئامانج لەو هەڵبژارنی ئەو ناونیشانەش. برانی بەڕێز، مرۆڤ لە دوو پێکاتەی سەرەکی پێکاتوە: ڕوح و جەستە. ڕوحەکە دیارە دروستکراوێکی تایبەتی خوایە کە لە سەروی ماددەوەیە. جەستەکەش ئەوە دیارە کە هەر لەو ماددانە پێک دێ کە لە زەویدا هەن. ئینسان بە ڕوح و بە جەستە بۆتە ئینسان. ئیسلامیش لە ڕاستیدا بە قورئان و بە سونەتیش بۆتە ئاین و بەرنامەیەک کە ئێمە ژیانی تاکی و خێزانی و کۆمەڵاتی و سیاسی خۆمانی پێبەڕێوە بەرین و لەسەر ڕێک بخەین. وەکو چۆن ڕوح و جەستە تێکەڵکێشن، ئەلبەتە ڕوح بەبێ جەستە دەبێ، بەڵام دیار نییە ناتوانین مامەڵەی لەگەڵدا بکەین. بەڵام بە تەکید جەستە بەبێ ڕوح نابێ. جەستە بەبێ ڕوح کە لەشێکە مردوویە، خەڵک لێ بە پەلێ تا دەیخاتە ژێر خاکەوە. ئەگەرنا ئەو جەستەیە دوای ئەوەی ڕوح بەجێی دێڵێ شی دەبێتەوە و دەگەڕێتەوە بۆ ئەو توخمانەی کە لێیان دروست بووە. ئیسلامیش قورئانە بە پلەی یەکەم و پاشان سونەتە. هەڵبەتە من لە زمانی کوردیا پێم باشترە کە لە جیاتی سونەت ڕێبازی پێغەمبەر بەکاربێنین صلی الله عليه وسلم. دوای حکمەتەکەیتان بۆ ڕوون دەکەمەوە، چونکە کە دەگوترێت سونەت خەڵکێک بە هەڵە لەم وشەیە تێدەگا. لە ڕاستیە سونەت مانا زمانەوانیەکەی مەبەستە، یعنی ڕێباز، ڕێگە، وەکو دوایی لە پێناسەکەیدا باسی دەکەین. جا ئیسلامیش بریتێ لە قورئان کە وەکو ڕوحەکە وایە، و بریتێ لە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو جەستەکە وایە. ئیسلامیش لە ڕاستیدا بەبێ قورئان وە هەربوونی نابێ، بەبێ سونەتیش بەڵێ قورئان هەیە، بەڵام نازانی چۆن مامەڵە لەگەڵ قورئاندا بکەین لە ڕووەکردەیەکەیەوە. بەهۆی سونەتەوە، بەهۆی ڕێبازی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام دەزانین قورئان چۆن جێبەجێکەین، چۆن مامەڵەی لەگەڵدا بکەین. قورئان پەنهانە، بەڵام ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرجەستە کراوە. هەروەکو ڕوحی مرۆڤیش پەنهانە، بەڵام جەستەکەی دیار ئاشکرایە. قورئان بەبێ سونەت دەگونجێ هەبێ، بەڵام دیارە سونەت بەبێ قورئان نابێ، چونکە سونەت وەکو دوایی باسی دەکەین هەر بریتێ لە پراکتیزەکردنی قورئان، کە ئەگە قورئانێک نەبێ ڕێبازێک وەکو ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بوونی وێنا ناکرێ. بە هەمان شێوەش ڕوح دەگونجێ هەبێ بەبێ جەستە، بەڵام جەستە بەبێ ڕوح نابێ. ونفخت فيه من ڕوحی، دەبێ جەستەکە هەبێ ڕوحی بەبەردا بکرێ، کە ڕوح جەستە بەجێ دێڵێ و جەستە وەکو گوتم جەستە نامێنێتەوە، بەڵکو تەحلیل دەبێتەوە، شی دەبێتەوە بۆ ئەو کەرەسە سەرەتانەی کە لێیان دروست بۆ توخمانە. قورئان ڕاگری ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، یعنی بەهۆی
قورئانەوە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە دنیای واقعدا بەرجەستە دەبێت هەر بە هەمان شێوەش ڕوحیش ڕاگری جەستەیە و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نشینگەی قورئانە یعنی شوێنی تێدا بەرجەستەکردنی قورئانە بە هەمان شێوەش جەستەش نشینگەی ڕوحە ڕوح ئەو شوێنەیە کە جەستە ئەو شوێنەیە کە ڕوح دەیچێتە نێو و بەهۆی ڕوحەوە جەستە ئەو جموجۆڵ و حاڵەتانەی لێ پەیدا دەبن کە دەڵێن ئەوە جەستەیەکی زیندوویە ئامانجم لەم دیاریکردنی ئەم ناو نیشانە ئەوەیە کە یەکەم ڕوونکردنەوەی پێگە و ڕۆڵی هەر کام لە قورئان و سوننەت لە دنیاداریدا قورئان پێگەکەی لەکوێیە و ڕۆڵەکەی چەندە هەروەها ڕێبازی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ئەوە یەک دوو خستنە ڕووی پەیوەندی ڕاست و دروست لە نێوانی قورئان و ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام سێ ڕەوانەوەی تەمەموژی چەند کەم تەرخەمیەک لە مامەڵەکردن لەگەڵ قورئان و لە مامەڵەکردن لەگەڵ ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کە جاری وا هەیە لە قورئان دا زێدەڕۆیی کراوە و بە حیسابی کەم تەرخەمی بەرامبەر بە سوننەت جاری وا لە سوننەتدا لە ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام زێدەڕەوی دەکرێت بە کەم تەرخەمیشکانەوە بەسەر مامەڵە لەگەڵ قورئاندا و پاشان خستنە ڕووی ئەو ڕاستیە کە لایەنەکردەیەکەی قورئان بەبێ ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێ ناکرێ هەر وەکو دیارە پێشتیش گوتمان ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕوحەکەی و جەوهەرەکەی قورئانە یعنی بەبێ وێناکردنی قورئان بەبێ تەسەورکردنی قورئان ناگونجێ ئێمە ڕێباز و ڕێوشوێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وێنا بکەین من لە چوار تەوەردا بابەتەکەتان پێشکەش دەکەم برایانی بەڕێز تەوەری یەکەم پێناسەی قورئان و سوننەتتان بۆ دەکەم جا بۆ زانیاریتان زانایانی ئوسولی فیقه هەروەها زانایان بەگشتی بنچینەیەکیان داناوە زۆر جوانە دەڵێ الحكم على شيء فرع عن تصوره حکمدان بەسەر شتێکدا لقێکە لە وێناکردنی واتە ئەتۆ بۆ چوون و تێفکرین و ڕامانت لەبارەی شتێکەوە چۆن بێ هەڵوێستەکەشت و حکمەکەشت بەو شێوەیە دەبێ ئێمە ئەگەر پێناسەی ڕاست و دروستی قورئان نەزانین و پێناسەی ڕاست و دروستی سوننەت بە عەرەبیەکەی بە کوردی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەزانین زۆر جار بەهۆی ئەوە کە لە پێناسەی شتێکدا بە هەڵەدا دەچین بە تاکید مامەڵەیەکی هەڵەشی لەگەڵدا دەکەین تەماشا بکەن قورئان من سێ پێناسەی قورئانم هێناون لە زانایانەوە پێناسەی یەکەمیان هی الجورجانیە کتێبێکی ناوداری هەیە بە ناوی التعریفات لە لاپەڕە 172 دا دەڵێ القرآن هو المنزل على الرسول محمد صلى الله عليه وسلم المكتوب في المصاحف المنقول عنه نقلا متواترا بلا شبهة قورئان بریتێ لەو دابەزێندراوە بۆ سەر محەممەد پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە لە مصحەفەکاندا نووسراوە و بە تەواتر لێوە گوازراوەتەوە بەبێ ئەوەی هیچ گومان و دوودڵیەک هەبێ لە گوازرانەوەی قورئان چونکە قورئان بە دوو شێوە وەکو من لە کتێبی با لە خزمەت قورئاندا بین بە تەفسیل باسم کردووە و زانایان لە کتێبەکانی خۆیاندا باسییان کردووە قورئان بە دوو شێوە بە ئێمە گەیشتووە جا قورئان دوو ناوی زۆر مەشهوری هەن قورئان و کیتاب قورئان واتە خوێندراوە قورئان یان چاوگە یاخود ناوە ئیسمە ئەگەر چاوک بێ واتە خوێندراوە ئەگەر ناو بێ ئەگەر چاوک بێ واتە خوێندنەوە ئەگەر ناو بێ واتە خوێندراوە قورئان خوێندراوەیە مەقروء ئێمە قورئانمان بە قیراءەت و بە خوێندنەوە پێگەیشتووە هەروەها قورئان کیتابیشە
تلك آيات الكتاب وقرآن مبين تلك آيات القرآن وكتاب مبين بۆ خوای پەروەردگار ئەو دوو ناوەی بۆ هەڵبژاردووە تاکو هەموو دنیا بزانێ ئەو فەرمایشتەی خوا ئەو وحیەی خوا هەم بە شێوەی خوێندنەوە بە ئێمە گەیشتووە هەم بە شێوەی نووسین بە شێوەی خوێندنەوە هەزاران لە هاوڵان قورئانیان لەبەر بووە سەدان ئەگەر بڵین هەمووی هەزاران ئەگەر بڵین هەرێکی هەندێکی و قورئان وێ ڕای ئەوە کە لەبەریان بوو لە سینەیاندا پاراستویانە بە نووسراوەیش هەبووە کەواتە کە دەڵێ بە تەواتر ئەوەیە کۆمەڵێک خەڵک هەواڵێک نەقڵکەن کە نەگونجێ لەسەر درۆ کۆ ببنەوە ئێستا ئەمە لێرە دانیشتوین ئەگەر نەفەرێک بێ بڵێ فڵان شتە ڕوویدا لە بازاڕی حاجیاوە تۆزێ بڕوا دەکەین بەڵام سەڵاسەد نا دوایە گەر یەکێکی دیش بێ بە هەمان شێوە بڵێ ببنە سێ ببنە چوار ببنە دە ببنە سی کەس گومانی نامێنێ ئەوە تەواتورە تەواتر ئەوەیە کە هەواڵێک کۆمەڵێک نەقلی کەن کە نەگونجێ لەسەر درۆ کۆ ببنەوە قورئان بەو شێوەیە ئێمە گەیشتووە هەم بە نووسین هەم بە خوێندنەوە الجورجانی پێناسەیەکی دیکەی قورئان دەکا دەڵێ هو العلم لدني الإجمالي الجامع للحقائق كلها بریتێ لەو زانیاریە تایبەتەی کە کۆکەرەوەی کە هەموو ڕاستیەکانی کۆ کردوونەوە زانایەکی دیکە لە پێناسەی قورئاندا کە من دیارە ئەو سێ پێناسەیەم هەڵبژاردوون ئەگەرنا زۆر پێناسە هەن بەڵام هەموویان تقریبا لەو چوارچێوەدا دەسوڕێنەوە یەکی دیکە لەو زانایان دکتۆر صبحی صالحە لە کتێبی باحث في علوم القرآن للا فربيستويك دا ضليه القرآن هو الكلام المعجز المنزل على النبي محمد صلى الله عليه وسلم المكتوب في المصاحف المنقول عنه بالتواتر المتعبد بتلاوته أو دوشتي زياد كردون دل القرآن بريتين لو فرمايشت دسوسان كرا كداب زيو بوسر پیغمبر محمد لمصحف كان دا نسراوة بتواتر ليه ونقل كراوة و خوێندنەوەکەشی بەخواپەرستی لە قەڵەم دەدرێ پێناسەی سێهەم هی دکتۆر عەبدوڵڵا بن یوسف الجودەیع زانایەکی فەرمودەناسە و فەقیهیشە و ئێستا هەیە لە شاری لیدز لە بەریتانیادا دەنیشێ ئەویش دەڵێ القورآن هو الكتاب العربي المنزل على محمد والمكتوب في المصاحف المبتدأ بالبسملة فسورة الفاتحة والمختتم بسورة الناس المقدمات الأساسية في علوم القرآن لا برهج دل القرآن بريتين لو كتابة عربية طبعا أو قيدي بوي اللي زياد دكا أبوي دعي شك قرآني بإنجليزي بهندي بفارسي بكردي ترجمة كل بقرآن لقلم نادري بريتين لو كتابة عربية كذا بزندرا بوسر محمد كل مصحف كان دا نسراوة ببسم الله ودعاء سورة فاتحة دس بيدك وبسورة الناس كوتايدي بلا خوش يسكانم قرآن تاك كتابك لبردستي مروفاتي ده هبي لي دلنيابي كو فرمايشتي خوايا او براي خوتان دراسي هموكتي او كتابانم كردوها كبال درين لا اخوا بتايبت لموسوعة عربية كم دا ولا موسوعة إيمان والحادج دا دراسي همو كتابة كان بكردوا بكتابي صابي أو بكتابي مجوسيا كانوا يزرادشت بيماني كون بيماني نوي همو أوانك ئاماژەیەکم کردو بە هی یەزیدیەکان کە دیارەوەنا ترقەیەکن لە موسڵمانان جابوونەوە کاتێک ئەو کتێبانە بەراورد دەکەی لەگەڵ قورئاندا هەر بە ئاشکرا پێت دەڵێن کە ئەوانە قسەی بەشەرن ڕەنگە دەنک فەرمایشتی خواشیان تێکەڵ بوو بێ بەڵام قسەی بەشەرن هەر دیارە و قورئانیش دیارە قسەی خوایە سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ قسەیەکی زۆر جوانی هەیە دڵ هەر کەسێ قورئان بخوێنێ تێیبگا دەزانێت کە بەشەر قسەی وەکو قورئان ناکەن لە تەفسیری سوورەتی الأنعامدا لە تەفسیری ئەو ئاەتەی کە دەفەرمێ کە باسی ئەوە دەکا خوا سوبحانەه وتەعالە
خوا دەزانێت چەند گەڵا لە درەخت دەکەونە خوارێ و چ تەڕ و چ وشکانی هەیە و چ دەنکە تۆیەک و چ دەنکە دەغڵێک و لە زەویدا و لە تاریکی و لە دەڵێ ینی بەشەر جێ ئیهتیمامی بەشەر نییە بزانێت چەند گەڵا دەکەونە خوارێ و چەند دەنکە تۆ چوونە زەوی و چ تەڕێک و چ وشتێک و چی و ئەسڵان جێی گرنگی پێدانی بەشەر نییەوە و هیچ بەشەرێک ناشتوانێت بڵێمەوە دەزانم. قورئان ئەو تاکە فەرمایشتەی خوایە کە لە دەستی بەشەردا بە سەلامەتی ماوەتەوە ناڵێن خوا تەنیا قورئانی فەرمووە، خوا فەرمایشی زۆر کردوون، بەڵام تاکە فەرمایشتێک کە لە دەستی ئێمەدا ماوەتەوە لێی دڵنیاین کەەوە فەرمایشتی خوایە قورئانە بە زۆر بەڵگە کە من ئێستا دەرفەتیوە نییە ئەوە باسکەین. یەکێ لە بەڵگەکان ئەوەیە قورئان 114 سوورەتە، هەر کام لەو سوورەتەنە ژمارەی ئاەتەکانی دیارە، ژمارەی وشەکانی دیارە، ژمارەی پیتەکانیشی دیارە. قورئان 6236 ئاەتە، لێتان تێک نەچێ ئەگەر سەرژمێرێکتان بینی دەڵە 6204 ئاەتە، 14 16 هەتا 28 هەتا دەگاتە 36 نەکەونە گومان بڵێنەوە ڕەنگە هێندێک لە ژماردنەکان هێندێک ئاەتیان حساب نەکردن، ناوان نییە. کەمی و زۆری یاخود جیاوازی ژمارەی ئاەتەکان دەگەڕێتەوە بۆ کورتی و درێژی ڕستەکان. بۆ وێنەیەکتان بۆ بێنمەوە لە سوورەی فاتیحەدا ئێمە دەخوێنین اهدنا الصراط المستقيم أو آياتك صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. هندي كان لا صراط الذين أنعمت عليهم ليودا وستن أو إذا كان آياتك، هندي كان نايكن آياتك أو إذا كاش اللي قال دخمو زاد بيت آياتك عبو شوية رستي واهي كردوانا تبسي باش بوتا سي آيات رستي واهي بيك باش ينداناوا بوتا يك آيات يعني جیاوازی ژمارەی ئاەتەکان دەگەڕێتەوە بۆ کورتی و درێژی ڕستەکانی قورئان. جا قورئان نەک هەر ژمارەی ئاەتەکانی دیار بێ کە 6236 بەڕای زۆر بە، بەڵکو ژمارەی وشەکانیشی دیارە 77439 شەیە، بەڵکو ژمارەی پیتەکانیشی دیارە 321180 پیتە. ئەمە ئیبن کەثیر لە تەفسیرەکەی خۆیدا لە سەرەتای تەفسیرەکەی خۆیدا هێناوێت ئەوش لە زانانی دیکە لە مجاهیدەوە نەقڵ دەکەن. بەڵام وەرە تەماشای کتێبەکانی دیکە بکە. جاری کەس باسم کردو من سێ نوسخە لە پەیمانی کۆنم لایە، جا هەر ئەمن سێ نوسخەم لە ڕەنگە بگونجێ 50 نوسخەش پەیدا بکرێ. ئەو سێ نوسخەیە کە تەماشایان دەکەم بەراوردیان دەکەم هەر کامیشیان لەوی دیکە جیایە. بەڵام وەرە قورئان ئەو قورئانەی کە لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام دابەزیوە و نووسراوەتەوە لەبەر کراوە دوای خراوەتە نێوان دوو بەرگەوە هەتا گەیشتۆتە ئێرە یەکە، نەپیتێکی کەم نەپیتێکی زیاد. بۆیە دەجێڕنەوە کە حاخامێکی گەورەی جوولەکە موسڵمان دەبێ لە سەردەمی مەئموندا، هەندێک دەڵێن جوولەکەم دەڵێن نەسڕانی بووە لە سەردەی مەئموندا. مەمون تەماشا دەکە پیاوێکی زۆر نەجیب و عاقڵ و ئەوە دیارە، دەڵێ وەڵای پێم خۆش بوو تو موسڵمان بوو بایش، دەڵێ وەڵای ئیسلام ڕێدەگرێ من لەسەر دینی خۆم پێم دەڵێ نەخێر بەڵام پێم خۆش بوو. دوای ئەو کابرا ماوەیەک دیار نامێنێ دوای دەردەکەوێتەوە تەماشا دەکە موسڵمان دەڵێ بە چ موسڵمان بووی لەبەر قسەکەی من دەڵێ ناوە لەبەر قسەی تو موسڵمان نەبووم، بەڵام خۆم چوم لێم کۆڵیەوە ئەزمونێکم کرد. ئەزمونەکە چی بوو؟ دەڵێ نوسخەیەکم لە پەیمانی کۆن نووسی، نوسخەیەک لە پەیمانی نوێ جوولەکەکان نەسرانیەکان و جوولەکان و نوسخەیەکیش لە قورئان. ئەوەی جوولەکەکانم بردە نێو جوولەکان بە خەتێکی جوان نووسی بوومەوە، کەس نەیگوت دەڵێ دەستکاریم کردبوو، باش کەس نەیگوتەوە ئەو دەستکاری کردو لیان کڕیم و ئەوەی نەسرانیەکانشم بردە نێوان ئەوانی زۆر بە قەدر و حورمەت وەریان گرت. قورئانەکەشم بردە نێو موسڵمانان یەک دوێک تەماشایان کە وتیان وەرە وەرە کاکە بیگرن ئەوە دەستکاریت کردووە، کاکە دەستکاری چی کاکەوە وانە ئەوە ئەو فلان ئاەتت گۆڕی و فلان حەدیسەوە و فلان وشەیەوە. دەڵێ میشتون کاکە عەزیەتم مەدەنە من لە ڕاستیە بەس بۆ ئەزمونم بووە. دەڵێ لەوە گەیشتمە ئەنجام کە ئەوە لە سەردەمی مەئموندا، یعنی سەردەمی حکمڕانی عەباسیەکاندا گەیشتمە ئەو ئەنجامە کە تەنیا قورئان ئەو کتێبەیە کە بگونجێ بڵێ فەرمایشتی خوایە وە دەستکاری نەکراوە.
وخوا سبحانه وتعالى كذا فرمي إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون يما خومان ذكر من دابزان وخوش من باريزريني فعلا شيء خوا بباريزي دا باريزري رنگ ایچ پرسیار بکە باشە خوا بۆ کتێبەکانی کەشینە پاراستووە لەبەرەوە کتێبەکانی دی خوا بۆ خۆناغێکی دیاری کراو بۆ کۆمەلگایەکی دیاری کراو و بۆ خەڵکێکی دیاری کراویشی ناردوون بەڵام قورئان مادام بۆ هەموو بەشەرە بە درێژایی زەمان بە پانایی زەمین دەبوو پارێزراو بێ ئەوە وەکو پێناسەی قورئان پێناسەی سونەت ئەویش گرنگە باشی لێوردبینەوە ئەلبەتە دواییش دێمە سەر باسیەوەی قورئان چەند ئیمتیازێکی هەن بەسەر سونەتدا سونەت زانایان بە چوار شێوە پێناسەیان کردووە زمان زانەکان گوتویان السنة الطريقة والسيرة ئەو هەموو فەڕەنگەکانی زمان دەڵێت سونەت یعنی الطريقة والسيرة واتە ڕێباز و پەیڕە و ژیاننامە ئەمە مفردات الفاظ القرآن راغب المصباح المنيري فيومي مختار الصحاح الرازي وفرقەکانی کەش وا دەڵێن کەواتە سونەت لە ڕووی زمانەوانی و معنای ڕێباز دێ بۆیە ئەگەر ئێمە وشەی سونەت بمانێ بە کوردی تەرجەمەیکەین دەیە بڵێن ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم چکە دوایی بۆتان باز دەکەم کە دەڵێ سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە سونەت چەند چەمکێکی جیاجای بۆ بەکاردێن تەماشا بکەن پێناسەی دووەم هی شەرعزانان فوقەها ئەوان چۆنیان وشەی سونەت پێناسە کردووە وشەی سونەتیان بە نەفل واتە نەدب و تەطەوع پێناسە کردووە وەکو الآمودی لە کتێبی الإحكام في أصول الأحكام بەرجێک لا 161 والوجيز في أصول الفقه وأصول الفقه في ثوب الجديد وكتێبەکانی کەس باسییان کردووە ئەواتە فوقەها و شەرعزانان وشەی سونەتیان لە بەرامبەری فەرز و واجبدا بەکارهێناوە واجب ئەوەیە ئەگەر بیکەی خێر دەگاگەنەی گوناهباری بەڵام سنەت ئەوەیە ئەگەر بیکەی خێر دەگا گەنەشی کەی خێرێک لە دەستشۆ بەڵام گوناهبار نی ئەوە پێناسەی شەرعزانان بۆ سنەت ئوسولیین واتە زانانی ئوسولی فقه ئەوانی جارە چەند پێناسەیەکیان کردوون بۆ سنەت بەڵام ئەوە چوارچێوەکەیانە دەڵێن ما صدر عن النبي صلى الله عليه وسلم غير القرآن من فعل أو قول أو تقرير سنت بریتێ لەوەی کە لە پێغەمبەرەوە دەرچووە عەلەیهی سەڵات وسەلام جگە لە قورئان لە کردار و لە وتار و لە دانپێداهێنان هەر شتێک لە پێغەمبەرەوە دەرچوو بێ عەلەیهی سەڵات وسەلام ئەوە لە قسە و لە کردەوە و لە دانپێداهێنان ئەوە وشەی سنت دەیگرێتەوە بەڵام غەیری قورئان جیا لە قورئان ئەمەش الوەجیز عەبدولکەریم زیدان هێناوێتی پێناسەی چوارەم هی سنت لە لای فەرمودەناسان المحەدیثین ئەوانش ئەوە پێناسەی سنەتیان کردو دەڵێ ما أثر عن النبي صلى الله عليه وسلم من فعل أو قول أو تقرير أو صفة خلقية أو خلقية أو سيرة سواء كان قبل البعثة أو بعدها أما وكو أصول الفقه في ثوب الجديد دكتور مصطفى ظلمي وزناني ديكش هێناویانە واتە سنەت لە ڕوانگەی فەرمودەناسانەوە هەر شتێکە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گێڕدرا بێتەوە گەیشت بێ بە ئێمە لە قسە لە کردەوە لە قسە لە دانپێداهێنان یاخود لە صیفەتێکی خەلقی یا خولوقی بڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باڵای وابوو چاوی وابوو ڕەنگی وابوو یاخود خولوقی بڵێن وا ڕەفتاری دەکرد وا هەڵس و کەوتی دەکرد یاخود ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووی دەچێتەوە نێو سنەت جوا چ لە پێش پێغەمبەرایەتی و چ لە دوای پێغەمبەرایەتی واتە ئەوان زۆر فراوانیان کردووە ئەوە ئەو چوار پێناسەیە هەن من ئەوان پێناسەی سنەت کردووە کە پێم وایە کۆکەرەوەی ئەوانە هەموویەتی بە بۆچوونی من و زیادەشی تێدایە من ئەوە دەڵێم السنة هي طريقة النبي الخاتم صلى الله عليه وسلم لتطبيق القرآن الكريم وتجسيده في الواقع وكيفيته سنت بریتێ لە ڕێبازی پێغەمبەری کۆتایی صلى الله عليه وسلم بۆ جێبەجێکردنی قورئان و بەرجەستەکردنی لەسەر ئەرزی واقع و چۆنیەتەکەی بۆچی من وام سنت پێناسە کردووە بەڕێزان ئێستا زۆربەی هەرە زۆری خەڵک وا دەزانن سنت شتێکە لە بەرامبەری قورئان قورئان لێرەیە و سنەتیش لێرەیە قورئان جیایە و سنت جیایە
بەڵام لە ڕاستیدا وان نییە بێ سەرباری حەق وان نییە بەڵێ وەکو گوتم لای شەرع زانان دەڵێن ئەوە سونەتە ئەوە واجبە بەڵام سونەت و واجب هەر لە قورئانیشدا هەیە قورئان هێندێشتی فەرمووە سونەتە نەدبە ئەگە بیکەی خێر دەگانێکی گوناح ناگا هەروەها لە سونەتیشدا لە دەقەکانی سونەتیشدا شت هەیە واجبە و شت هەیە مەندوبە یان ئوسولیین کە دەڵێن هەر شتێکە لە پێغەمبەر دەرچوو بێ عەلەیهی سەڵات وسەلام غەیری قورئان یعنی پێما ئەو پێناسانە بە بۆ چوونی من هەرەکەی لایەکی قەزێکەیان گرتووە بەڵام حقیقەت ئەوەیە کە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بریتێ لە بەرجەستەکردن و تەطبیقکردنی قورئان لە واقیعدا و چۆنیەتی ئەو جێبەجێکردنە ئەمە با بچینە سەر تەوەری سێیەم بۆی کە زیاتر ئەوەمان بۆ ڕوون بێتەوە کە چۆن قورئان و سونەت وەکو ڕوح و جەستە تێکەڵکێشن و هیچ کامیان بەبێ ئەوی دیکە نایکرێ تەوەری سێم جۆرەکانی سونەت ئایا سونەت واتە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێتان تێک نەچێت سونەت بە معنای سیواکردن و بەرسمێڵکردن و ئەو نوێژی سونەت و ڕۆژی سونەت نییە یعنی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەند جۆرە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەلای کەمەوە ئەڵبەتە دەگونجێ بۆ جۆری دیکەش دابەش بکرێ بەڵام بەلای کەمەوە 6 جۆرە جۆرێکیان کە من بە داقەکەی بە عەرەبی هەمویانە بە عەرەبی هێناوە بۆتان ڕوون دەکەمەوە سنة للتشريع والتبلیغ بمقتضى نبوته ورسالته ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ یاسادانان و بۆ گەیاندن بە پێی داخوازی پێغەمبەرایەتیەکەی و ڕەوانەکراوێتیەکەی چۆ پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵات وسەلام هەم نەبی بووە و هەم ڕەسوول بووە نەبی چە فەعیلی بە معنای فاعیل بێ واتە منبئ ئەو کەسەی هەواڵ دەدا چە فەعیلی بە معنای مەفعول بێ واتە ئەو کەسەی هەواڵی پێدەدرێ پێغەمبەر هەم هەواڵیشی پێدراوە بە تایبەت لەلایەن خواوە هەم هەواڵیشی داوە بە ناوی خواوە بەڵام وێرای ئەوە ڕەسوولیش بووە واتە پەیامی خواشی گەیاندووە جا ئەمە جۆری یەکەمی سونەت جۆری یەکەمی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بریتێ لەوە وەکو یاسادانان وەکو گەیاندن بە هەموو خەڵک لە هەموو کات و لە هەموو شوێنەکاندا بۆ وێنە خوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ئینەمە الأعمال بالنیات وەکو لە صحیح بوخاری مسلم داهاتوو کردەوەکان بە نیەتەکانن ئەمە یعنی چی ئایا ئەمە بۆ کەسێکی دیاری کراوە بۆ کاتێکی دیاری کراوە بۆ کۆمەڵێکی دیاری کراوە نەخێر بۆ هەموو کەسە هەر کەسێک مسلمان بێ کردەوە چاکەکەی بە پێی نیازی نێو دڵی بۆ حساب دەکرێت دەتوانین لەبارە زۆر نمونە بێنینەوە زۆربەی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەم جۆرە یەکەمیانە واتە بۆ یاسادانانە و بۆ گەیاندنە بە هەموو لایەک لە هەموو کات و شوێنەکاندا جۆری دووهەمی سنت سنة بمقتضى إمامته ورسالته ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە پێی داخوازی پێشەوایەتیەکەی و گەیاندنی پەیام تەماشا بکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەندێشتی فەرمووە وەکو پێغەمبەری خوا فەرموویەتی هەندێشتی فەرمووە و کردووە وەکو حکومڕان وەکو سەرۆکی دەوڵەت ئەوانەی وەکو سەرۆکی دەوڵەت کردوونی یا فەرمووینی لە تایبەتەن بە مەدینەوە بۆ وێنە فەرموویەتی من ئەحیا ئەڕضا مەیتەتە فەهیە لەه وەکو لە صحیح بوخاری مسلم داهات هەر کەسێک زەویەکی بەیار یا زەویەکی مردوو زیندوو کاتەوەی خۆیەتی یاخود فەرموویەتی من قەتەلە قەتیلەن فەلەهو سەلەبه هەر کەسێک بکوژێ لە جەنگدا کەلوپەلەکانی هی ئەون سەلەب کەلوپەلی بابای جەنگاوەرە ئایا ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو یاسایەکی گشتی فەرموویەتی بۆ هەموو حاڵەتان ئایا مامۆستایەک لەسەر مینبەر بۆی هەیە بڵێ خەڵچینە من ئەحیا ئەڕضا مەیتەتە فەهیە لەه ئەنجا 100 کەس چن بستنە زەویەکی بەیار ئەو بڵێ هیمنەوە مزیدێک بڵێ مزیدێک لەسەری بکەن بە شەڕ نابێ وەکو سەرۆکی دەوڵەت وای فەرمووە سەرۆکی دەوڵەت دەیدا بە فڵان کەس نایدا بە فڵان کەس لەبەر فڵان هۆکار لەبەر فیسار هۆکار ئەوە بەڵام ئەگەر مامۆستایەک فتوا بدا ئەوە هەراو کێشەی لێ پەیدا بڵان سەرۆکی دەوڵەت وەکو یعنی وەکو دەسەڵاتی سیاسی کاکە
ئەو زەویانە دەدەین بەوەندە خەڵکە لەبەر ئەو هۆکارە نایدەین بەوە کێشەی لێ پێیان نابێ. جۆری سێمی سونەت بریتێ لە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە حوکمی ئەوە کە دادوەر بووە قازی بووە وەکو قازی جارێوا بڕیارێکی داوە بۆ وێنە فەرموویەتی لە فەرمووە شتێکدا کە بوخاری مسلم هێناوێنە دەفەرمێ ئێوە دێن بۆ لای من یەکێک لە ئێوە زمانی فەسیحترە و بەڵگەکەی خۆی باشتر دەخاتە ڕوو ڕەنگە حەقیشی نەبێ بەڵام من حەقەکەی پێ دەدەم با ئاگادار بێ هەر کەسێک من حەقی برایەکەی پێ بدەم لەبەرەوە کە زمانی ڕەوانترە و بەڵگە چاکتر دێنێتەوە و بەرامبەرەکەی ڕەنگە ئەو فەساحەت و ڕەوان بێژەی نەبێ با دڵنیا بێ ئەو حەقی برایەکە پێی دەدەم پارچەیەکە لە ئاگر بۆی دەبڕم با دڵی پێخۆش نەبێ بڵ بردمەوە لە دادوەریەکە و با بزانێ حرامە مادەم دەزانێ بەهۆی زمان فەساحەت و بەلاغەت و زمان نووسی ئەو حەقەی لە برایەکەی خۆی زەوت کردووە. ئەوە ئایا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان وەکو دادوەر بڕیاری بۆ کەسێک دابێ دەبێتە دینێکی پابەندکەر بۆ ئێمە ئەگە بڕیارەکە نەی پێکا بێ لەبەرەوە کە کابرا زمان لووس بۆ یاخود بەڵگەی چاکتر هێناوەتەوە نەخێر نابێتە بڕیارێکی پابەندکەر چونکە پێغەمبەر سەڵ وەکو قازیەک لە کاتێکی دیاریکراودا ئەوەی فەرمووە. جۆری چوارەمی سونەت ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە پێی داخوازی ئەوە کە فتوای داوە موفتی بووە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەندێک فەرمووە وەکو موفتی بۆ وێنە هندی خێزانی ئەبوو سوفیان دایکی معاویە دێتە خزمەتی دەڵێ ئین ئەبا سوفیان رەجل شەحیح ولا يعطيني ما يكفيني وبنية يعني وأبنائي آية بوم هي لما على كي ببي أو يعقدار بلي وربقرم قال خذي ما يكفيك وبنيك بالمعروف أوصل لصحيح بخاري ذاته دار هندي خزاني أبو سفيان هاتو تخزم في غنبر صلى الله عليه وسلم قلت والله أبو سفيان فيها شيء شروكه هندم ناداتي دالكاني في بجينم آية قرب ببيوك أبو خوي عقدار بلي لما على كي قلب دموا قناه باردبم پێغەمبەر سڵ سەلەم دەفەرمێ بای ئەوەندەی کە بەشی خۆت و مەسرەفی خۆت و منداڵەکانت دەکات لێگلدەوە گوناهبار نابی. ئایا ئەوە هی ئەوەیە مامۆستایەک لەسەر مینبەرێ فتوا بدا بڵێ ئافرەتینە بەو شێوەیە لە ماڵی مێردەکانتان گلدەنەوە نەخێر بۆ دیارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو فتوایی داوە جاوە هەندێک لەوانەی کە وتاربێژن و قسە دەکەن بۆ خەڵکو و ئەوانە کەم تەرخەمیەکان لێرەدایە فەرمایشتێکی پێغەمبەر دێنێ ئاوا عەلەیهی سەڵات وسەلام هەروە بەڕەهایی دێڵێ ناسی ڕوونی کاتەوە ئێستا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو ئافرەتە هاتووە بۆ لای بەڵێ ڕاویەکە هەر ئەوەندەی بۆ ئێمە نەقڵ کردووە بەڵام بەتەئکید پێغەمبەری خوا لێی کۆڵیوەتەوە یاخود ئافرەتەکەی ناسیوە بەتەئکید ناسیوێتی ئەبوو سوفیانی ناسیوە زانیوێتی ڕاست دەکا ئەمجا ئەو فتوای بۆ داوە کەواتە ئەو فتوایە کە بۆ کەسێکی دیاریکراو لە کاتێکی دیاریکراودا دەدرێ بەڵام حوکمێکی ڕەهای لێ وەرناگیرێ جا هەر ئافرەتێک لێی لە مێردەکەی هەبوو بڵێ بە کەیفی خۆت لە ماڵەکەی گلدەوە یاخود لێ بدزە نا ئەوە نابێت بۆ چونکە مەرجێر ئافرەتێک لێ لە مێردەکەی بڕاستکە یادەی مێردەکەی نیەتی دیارە هیند ڕاستی کردو ئەبوو سوفیان چروک بووە هەی بۆ بەڵام نەیداوەتێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو فتوایی بۆ داوە کەواتە ئەوەش جۆری چوارەمی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بریتێ لە ئەوە کە وەکو فتوا فەرموویەتی دەبێ وەکو فتوا وەربگیرێ نەک وەکو حوکمێکی گشتی. جۆری پێنجەم سنة بمقتضى اجتهاده في الأمور الدنيوية كالزراعة والطب والحرب وغيرها. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جۆرێکی دیکەی ڕێبازی پێغەمبەر ئەوەیە کە شتی فەرمووە یا بڕیارێکی داوە بە پێی خواستنی کۆششکردنی خۆی لە کاروباری دنیاییدا لە کشت و کاڵدا لە پزیشکیدا لە جەنگدا بۆ وێنە بەلای کۆمەڵێکدا ڕۆیشتە دارخۆرمان موتور بەکردو هەمووتان ئەو فەرمایشتەتان بیستووە فەرموویەتی پێم وە ئەگەر واش نەکەن زەرەر نایەنێ لێ گەڕاون تەمەن تۆوی نێرەکان بردو بۆ مەیەکەی لێ گەڕاون خورماکە بەری نەگرتووە چوونەوە خزمەتی یان خورماکان بەریان نەگرت فەرمووی بۆ پێم وڵات تۆ بەوێدا هاتی و فەرموو دەگەر پێما بەگەن واش نەکەن زەرەری نییە فەرمووی خۆ من وەکو دین پێم نەگوتن وەکو بۆ چوونی خۆم ڕەنگە گوتوێتی وانە بەو دارە بەرزە هەڵدەگەڕێن و تەمان لە مەکە دارخۆرمای لێ نەبووە لە مەدینە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزای ئەو ژینگەیە نەبووە توێتی نۆکو بکەونە خوارێ یان مەسەڵەن شتێکی عەزیەت ئەگەر واش نەکەن بەردەگرێ نەیزانیوە کە بەرناگرن
ئێستا بۆ زانیاریتان هەرچی ڕوەکە هەمووی نێرۆمەیە هەیە بەڵام زۆربەی نێرومەکەی لەنێ خۆیدایە ئەوی دیکەشی لە ڕێی هەنگەوە لە ڕێی پەپولەوە مێش و مەگەزەوە بەدەگمەنە وەکو دارخۆرما تۆوی نێرەکە بە شەر دەبێ بیبا بۆ سەرمەیەکەی جا ئەمجا موتور بەدەبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی وەکو لە صەحیح موسلیم داهاتووە فەرمووی ئەنتم ئەعلەم بئەمری دونیاکم ئێوە لە کاروباری دنیا خۆتان شارەزاترن من ئەگەر شتێکم پێگوتن وەکو وەحی لێم وەربگرن وەکو دین بەڵام ئەگەر شتێکم وەکو بۆچوونی خۆم پێگوتن ئێوە لە کاروباری دنیا خۆتان شارەزاترن یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمووتان دەزانن کە لە جەنگی بەدردا ویستی لە شوێنێک سوپا بارگە بنەی سوپا بخە حەبابی کوڕی مندر فەرمووی ئێرە ئایا بە وەحی خوایە یا بە بۆچوونی خۆتە تاکتیکی جەنگە فەرمووی تاکتیکی جەنگە گوتی ئێرە باش نییە با بگوازینەوە بۆی ڕوون کردەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی الرەئی ما ڕەئەیتە بۆچوونی تۆ ڕاستە هەروەها کە ویستی سوڵح لەگەڵ خەتەفان بکە سعدی کوڕی معاد و سعدی کوڕی عوبادەی بان کرد گوتیان ئەی پێغەمبەری خوا و سوڵحەکە بۆمان دەکەی کە سێیەکی بەروبوومی مەدینە بدەی بە خەتەفان هی ساڵێک یاخود نیوەیان بدەیە ئەوە فەرمانی خوایە یان بۆچوونی خۆتە لەبەر مەسلحەتی ئێمە فەرمووی وەڵا هەر بۆچوونی خۆمە تەماشا دەکەم عەرەب هەمووی لە کەوانێکەوە تیرتان تێدەگرن گوتم تۆزێک دژمنتان لە کۆڵ لێکم بکەمەوە گوتیان وەڵاهی لا نوعطیهم إلا السەیف شمشێر نەبێ نایان دەینێ ئەوانە پێشەوەی خوا ئێمە بەهۆی ئیمان و ئیسلامەوە بەڕێزکە تەماعیان لە ماڵی ئێمەدانە مەگەر بە میوان یا بە پارە یا بە میوانداری ئێستا چۆن دایان دەینێ یەشتیان نادەینێ دەی فەرمووی بۆ خۆتان دەزانن نووسی بووشیان فەرمووی بێنە بیدڕێنن یعنی بۆ ئەوان سعدەین کە ڕئیسی عەشیرەتی ئەوس و خەزرەج بوون لەوە شارەزاتر بوون و ئەوە نوقسانیش نییە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جۆری شەشەمی سنەت یا ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم سنة بمقتضى جبلته البشرية كحبه للحلواء والعسل ئەمەش جۆری شەشەمی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو بەشەر هەندێشتی پێخۆش بووە هەندێشتی پێ ناخۆش بووە بەرگێکی پۆشیوە جۆرە پێڵاوێکی لە پێ کردووە لە ڕۆژگاری خۆیدا جۆرە چەکێکی بەکارهێناوە جۆرە وەسیلەیەکی بۆ سواری بەکارهێناوە ئایا بۆ ئێمە دەبنە سنەت بەتاکی نەخێر بۆ وەکو بەشەر وەکو سروشتی بەشەری ئەوەی کردووە بۆ وێنە دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ دەڵێ عن عائشة رضي الله عنها قالت كان صلى الله عليه وسلم يحب الحلواء والعسل ولا صحيح بخاري مسلم داد پیغمبری خدا صلی الله علیه وسلم شیرنەمەنی و هەنجوینی پێ خۆش بوو ئایا سنەتە هەموو شیرنەمەنی بخۆین یا هەنجوین ئەگە کابرا نەخۆشی شەکرەشی بێ بەتاکی نەخێر چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو بەشەرێک ئەوەی پێ خۆش بوو ئەوەی پێ ناخۆش بوو جارێک لە صحیح بخاری داتووە ڤەبیان هێنایە سەر سفرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڤەب یعنی بزن مژە شتێکە وەکو قۆڕی لە سەحرا لە بیابانە کە هێنانە پێشی یەک دوو ئافرەت گوتیان ئاخر بە پێغەمبەری خوا بڵێن ئەوە چییە دیارە خۆ نەچوون بە زیندوی بێنن گۆشتەکەی گوتی پێی بڵێن داخوازێن وەکو بنەی خوا گوتیان ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە ڤەبە بزن مژەیە ئەویش دەستی کێشایەوە گوتی لەم یەکن بئەڕضی قەومی تعافه نەفسی یعنی دڵم نایبا بێزم لێ هەڵدەستێ چونکە من شارەزان شتیوام نەخوادووە خالیدی کوڕی وەلید ڕای کێشا پێش خۆی خواردی دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشای دەکە بەسەر سوڕمان و چۆنی بۆ دەخورێ ئێوە نەگو حرامە هەتا دڵ خالیدی پرسی حرامە وتی نەوەڵا بەڵام من دڵم نایبا ئەوە یا مەسەلەن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نیوە دورگەی عەرەبی بووە ئەو پۆشاکەی لەبەر کردووە کە لەوێ لەگەڵ تەقس و مەناخی ئەوێ دەگونجێ جاری کەس بۆم باز کردوون لە هێندێک کتێبی خۆشمدا هەنووسیومە جارێک سەفەرێکی ئەڵمانیام کرد گەنجێکی ئەڵمانی دیارە مسلمان بوو بۆیش تەماشام کرد جەزاشەیەکی لەبەر بوو کڵاوێکی سپی لەسەر بوو ڕوشێکی بەردا بوو نەعلێکی لە پێ بوون و جا ناوێکی کەی هەبوو ناویشیان لێ نابوو یەحیا ناوەکەشیان لێ گۆڕی بوو ئەم نیشتمەوە چییە گوتیان وەڵا گەنجێکی ئەڵمانیە مسلمان بوو گوتمەدی بۆ هاتان لێ کردووە گوتیان چمان لێ کردووە وڵا سوزانە بەو جزداشە و لێرە بەرجی دیکەیە و ئەو کڵاوە لەسەر و نەعل لە پێ و ڕیشەکە قەیناکەوە زۆربەی زانایان دەڵێن سونەتە بەڵام ئەوی دیکە ئەوتیان مامەستا سنەت نین ئەو شتانە گوتم نا وەڵا هیچی سنەت نییە تیان چۆن ئەوتم وەڵا پێغەمبەر صلی الله علیه وسلم لێرە با لەم ئەڵمانیایە ئەم ئەڵمانیانە بە ئەڵمانی قسەی دەکرد بەرجیوانیشی لەبەر دەکرد عادەتەکانی وانیشی ڕەچاو دەکردن مەگەر ئەوەی لەگەڵ شەرع دژوەستابایە کاکە لێگەڕ بە بەرجی خۆی لەبەر کە ئێستا و کردوتانە بە شتێکی نامە و نەگونجاو لەگەڵ قەومەکەی خۆی
بابەرجی خۆی لەبەرکە بە زمانی ئەڵمانی بدوێ کڵاوەکەشی با لە سەرسەری لا بچێ یەکتان سنت نییە بۆ لم نوێژێکتم نەوەڵاوەش سنت نییە جا ئەو شتانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بەشەرێک وەکو مرۆڤ دێکردن وەکو سروشتی خۆی ئەوە جۆری شەشەمی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەم تۆرەمان تۆزێک خایاندی بەڵام بە پێویستم زانی بێمە سەر تەوەری سێیەم بەبێ قورئان نازانین ئیسلام چییە و بەبێ سنەتیش نازانین قورئان چۆن جێبەجێ دەکرێت من لە دووتوێ ئەو تەوەرانە دەمەوێت ئەو بابەتەی کردومەتە بڵێن ناونیشان بۆتان شی دەکەمەوە چۆن قورئان و سنەتە وەکو جەستە و ڕۆح تێکەڵ کێشن ئێمە بەبێ قورئان نازانین ئیسلام چییە و بەبێ سنەتیش بەبێ ڕێبازی پێغەمبەری صلی الله علیه و سلم نازانین قورئان چۆن جێبەجێ دەکرێت بۆچی بەبێ قورئان نازانین ئیسلام چییە برا خۆشەویستەکانم ئامۆژگاریی دڵسۆزانەتان دەکەم هەندێک خەڵک دێ زۆر خەریکی دەقەکانی سنەت دەبێ خەریکی سەنەدەکان دەبێ خەریکی ڕاویەکان دەبێ پێوە مەشغوڵ دەکا ئەوەندە فەرمایشتەی لەبەرە ئەو بە سەنەدەوە بە ڕیجالەوە ئایا بەوە لە ئیسلام تێدەگات نەخێر دەتوانێت بڵێ ئەوەندە فەرمودەم لەبەرە بە سەنەدەوە بەڵام دەتوانێت بڵێ لە قورئان لە ئیسلام تێگەیشتم نەخێر برایان پێغەمبەر کە هات عەلەیهی السەڵات وەسەلام بەس قورئانی پێبوو و فەرمووشی لا تكتبوا عني ومن كتب شيئا فليمحه ئەوە هەندێک لەوانەی کە بەغەڵەت پێیان دەگوترێ قورئانی ئەوە بە بەڵگە دێنەوە بەڵام ئێستا بۆتان شی دەکەمەوە دوایی فەرمووی ئەو شتانەی من دەیاڵێم فەرمودەکانم مەنووسنەوە هەر کەس شتێکیشی نووسێتەوە با بیسڕێتەوە بۆچی بۆی کە خەڵک هەر لەگەڵ قورئاندا خەریکە چونکە قورئان مەتنی ئیسلامە ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ وەکو من لەو کتێبەی خۆمدا پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسم کردووە ئەو بەکر لە ڕۆژگاری خۆی داویستی فەرمودەکانی پێغەمبەر بنووسێتەوە عەلەیهی السەڵات وەسەلام ژمارەیەکیشی نووسی بوون لە هەندێک کاغەزاندا لە کاتی پێش وەفاتیدا بە دایکمان عایشەی و عایشە ڕۆڵە ئەو پەڕانەم بۆ بێنە هەندێک حەدیثم تێدا نووسیون گوتی بۆچی بابە وتی وڵا بیان سووتێنە گوتی بۆ وتی بۆ خوا نامەوێ هیچ شتێک لەگەڵ قورئان تێکەڵ بێ عومەر خوا لێ ڕازی بێ دەڵێ بە مسلمانانی گوت ئەرێ مسلمانینە ڕاتان چییە سنەتەکە فەرمایشتەکانی پێغەمبەر کۆ بکەینەوە عەلەیهی السەڵات وەسەلام دوای یەک مانگ ئیستیخارەی کرد دوای مانگەکە دەڵێ مسلمانان زۆربیان وتیان وەڵای باشە بیان نووسینەوە دوای مانگەکە وتی وەڵا بۆم دەرکەوت ناینووسینەوە گوتیان بۆ وتی وەڵای تەماشا دەکەم زات تەماشا ئەوانە چەند دووربین بوون چەند شارەزای دنیا واقع بوون وتی وەڵای تەماشای خاوەن کتێبەکان دەکەم بەهۆی قسەی زاناکانیانەوە بەهۆی شەرح و تەفسیری زاناکانیانەوە کە تێکەڵ بە کتێبی خۆیان کردو سەریان لێ شێواوە هەر کەسێ هاتۆ بەنوعی لەو فەرمایشتەی خوا تێگەیشتەوە یەک تەجروبەی خۆی و ئەزموونی خۆی و شەرحی خۆی تەفسیری خۆی نووسیوەتەوە دوای سەریان لێ شێواوە هیچ شتێک تێکەڵ بە قورئانی ناکەم لێی گەڕن مایان نووسنەوە دەزانن کەنجێ بەڕەسمی دەست بە تەدوینی سونەت کرا لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز خوا لێ ڕازی بێ لە ساڵی 99 کۆچی جا طبعا ئێستا من مەجالی وە نەوەتام باسکەم بەڵام وە نەبێ ئەو کاتە هەر ئەو کاتە سونەت نووسرابێتەوە لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی السەڵات وەسەلام عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص دەڵێ گوتم ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆ هەرچی دەی فەرمووی دەینووسمەوە ڕەفیقەکانم پێم دەڵێن بابە پێغەمبەر جارێ وا تووڕە دەبێت جارێ وا ڕازی دەبێت چۆن هەموو شتێک دەنووسی نەنووسمەوە فەرمی بنووسە سوێن بەوەی جانیبنی بەدەستە لەو دوو لێ من حەق نەبێ نایەتە دەرێ بنووسە مشکیلە نییە ئەی بۆ بە هێندەکانی گوتۆ مەنووسن ڕەنگە تێڕانەبینی بن کە بە ئەمانە تۆ دەینووسن یا کوێتی ڕەنگە لەگەڵ قورئان لیان تێکەڵ بێ یا لە خوێندەواریەکان ڕەنگە ڕازی نەبوو بێ بەڵام عەبدوڵای کوڕی عەمری عاص دیار لە خوێندەواریەکەی ڕازی بووە یان لەبەرەوەی کە قورئانی لەبەر بە زانێتی لەگەڵ قورئان لێ تێکەڵ نابێ لەوێ ڕابینی وەک توێتی بنووسن یا ئەبوو شاه لە صەحیح بوخاری هاتووە ئەبوو شاه کابراک بۆ هات لە یەمەنەوە هاتبوو گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو وتارەی فەرموود وەڵای زۆر بۆ من گرنگە بەڵام بۆم لەبەر ناکرێ فەرموو بۆی بنووسنەوە ئەو وتارەی بۆ بنووسنەوە کەواتە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم نووسینەوە هەبووە لە سەردەمی خەلیفە ڕاشیدەکان هەبووە بەڵام بە سنەت هەمووی بەڕەسمی تەدوین نەکراوە بخرێتە نێوان دوو بەرگە وەکو قورئان ئیلا لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا دەست بەوە کرا کە ئەوەش بە چەند قۆناغێک تەواو بوو. جا ئەو شتانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی
کەواتە ئێمە ئەگەر بمانەوێت ئیسلام وەکو خۆی بناسین دەبێت لە ڕێی قورئانەوە بێ بەهۆی قورئانەوە دەزانی ئیسلام یانی چی بەڵام ئەدی چۆن دەتوانین قورئان جێبەجێکەین لایەنەکردەیەکەی دەڵێن لێتان تێکەڵ نەبێ قورئان بۆ خۆی ڕوونە بۆ ئەهلی خۆی کەسی شارەزای زمانی عەرەبی بێ بەڵام لایەنەکردەیەکەی قورئان بەهۆی ڕێبازی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام بۆمان جێبەجێ دەکرێت یعنی خوا دەفەرمێ حەجێ بکەن چۆنی بکەین خوا دەفەرمێ نوێژێ بکەن چۆنی بکەین خوا سبحانه وتعالى دەفەرمێ فڵان کارە بکەن چۆنی بکەین تەماشای ڕێبازی پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وسەلام لقد كان لكم في رسول الله أسوة حسنة تماشای پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام دەزانی نوێژ چۆن دەکرێت چەند نوێژن چەند ڕکاتیان هەیە ڕکوعیان چۆنە سەجدەیان چۆنە دەزانی حەج چۆن دەکرێت مەناسیکی حەج بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەلای کەمەوە جگە لەوەی کە 10 ساڵان لە مەدینە نوێژی بە جەماعەت بۆ مسڵمانان کردووە 10 ساڵ جگە لەوەش بەلای کەمەوە 2 جاران لە صحیح بوخاری مسلم داهاتووە لەسەر مینبەر نوێژی کردووە فەرموویەتی تەماشام بکەن چۆن نوێژێ دەکەم دوای فەرموویەتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی چۆنتان دیت نوێژم کرد ئاوا نوێژە بکەن وهروها فەرموویەتی لتأخذوا عنی مناسککم یەک حەجی کردووە فەرموویەتی سەرنجم دەن بۆی خواپەرستیەکانی حەج لە من وەربگرن وهروها شتەکانی کرد بە هەمان شێوە کەواتە ئێمە بەهۆی ڕێبازی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام دەزانین قورئان لە لایەنەکردەیەکەیەوە چۆن جێبەجێ دەکرێت لایەنەکردەیەکەی ئەمە بووناسیەکەی و ئیمان و عەقیدەکەی و ڕاستیەکانی کە قورئان گرتوونی خۆی خوای پروردگار دەفەرمێ قورئان ڕۆشنە و ڕۆشنکەرەوەیە و هەموو کەس تێی دەگا بەڵام بە شەرتێک ئامرازی تێگەیشتنی قورئانی پێ بێ کە شارەزای لە زمانی عەرەبی برا خۆشەویستەکانم قورئان چەند ئیمتیازێکی هەیە بەسەر سونەتدا دەبێت لێمان تێک نەچێ واتە بۆ دیفاعکردن لە سونەت ئاگامە لێ بێ زوڵم لە قورئان نەکەین هەروەکو چۆن بۆ دیفاعکردن لە قورئان زوڵم لە سونەت نەکەین دەبێت ڕێبازی پێغەمبەر وەکو خۆی تەماشاکەین قورئانیش وەکو خۆی تەماشای قورئان 4 ئیمتیازی هەیە بەسەر ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام 4 جیاوازی یەکەم قورئان دەقی فەرموودەی خوایە ڕێک خوا چی فەرمووە جیبریل دای بەزاندوو بۆ محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەوە یەک بەڵام سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەقەکانی سونەت فەرمایشتەکان تەوان داڕشتنی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام بە فەرموودە قودسیەکانیشەوە فەرموودەی قودسیەوەی کە پێغەمبەری خوا لە خواوە نەقڵ دەکات ڕاستەوخۆ بەڵام بە داڕشتنی خۆی دایدەڕێژێ یەک جیاوازی دووەم قورئان موعجیزە دەسەوسانکەرە کەس ناتوانێت وەکو قورئان بڵێ بەس کەس ناتوانێت وەکو پێغەمبەر بڵێ با ئەدی ئەو هەموو درۆ دەلەسە بە ناوی پێغەمبەر و هەڵبەستراون ها سیلسیلە صحیحەی ئەلبانی بێنە سیلسیلە ضعیفەکەی دوو هێندەی سیلسیلە صحیحەکەیەتی دە 12 بەرگە تەذکیرەة المەوضوعات زۆر کتێبی دیکەمان هەوا دەگونجێ بە ناوی پێغەمبەرەوە شت هەڵبەسرێ بۆ چکە پێغەمبەر بەشەرە عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ زۆر فەسیح و زۆر بەلیغ و زۆر شارەزا بووە بەڵام هەر چۆن بێ بەشەر بووە خەڵک توانیوێتی وەکو بڵێ بەڵام کەس توانیوێتی وەکو قورئان بڵێ نەخێر ئەوە جیاوازی دووەم جیاوازی سێم خوێندنەوەی قورئان عیبادەتە المتعبد بتلاوته بەڵام خوێندنەوەی سونەت دەقەکانی سونەت عیبادەتە نەخێر یعنی بەگشتی عیبادەتە ئێمە لە سونەت تێبگەین بەڵام بێنی حەدیثان بخوێنیەوە وەکو قورئان بخوێنی و عیبادەت بێ نەخێر کە ئیشعال بگوای نەگوتووە جاوار بەخۆشی بۆتان دەگەڕمەوە دڵەکاتی خۆی کە ناپلیۆن هاتووە لە ساڵی 1999 کە چووە میسری گرتووە زانانی ئەزهەر کۆ دەبنەوە دەڵێن چ بکەین بۆی ئەو بەڵایخوا دەفعیکە دەڵێن وڵای وا باشتە صحیح بوخاری بخوێنینەوە دادەنیشن بە مەجموع صحیح بوخاری دەخوێننەوە ناپلیۆن تەمەن هەردێ ناگەڕێتەوە چونکە هەر لە صحیح بوخاریدا هەیە جگە لە پێشەوە لە قورئاندا هەیە کە گەر دوژمن هات دەبێ هێزی بۆ ئابادە بکەی ئەمما حەدیثان بخوێنیەوە بۆی دوژمن دەفع نابێ بەوە بەڵام دیارە تێگەیشتنەکەیان ئەوەندە بەو کاتە جیاوازی چوارەم ئەوەیە کە قورئان هەمووی بە تەواتر بە ئێمە گەیشتووە هەمووی متەواترە بەڵام سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەندێکی کەمێکی بە تەواترە هەندێکی صحیحە زۆربەی هەندێکی حەسەنە و هەشە بێهێزە واتە پاڵدرانی بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بێهێزەوە شتی هەڵبەستراوی شێ بەدەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەواتە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاوکوفی قورئان نییە جا ئەو بۆی ئەوەتان پێ دەڵێن هەندێک لەوانەی غولویان کردووە لە سنەتدا گوتویانە سنەت قاضیە بەسەر قورئاندا ئەسڵ و ئەساسی نییە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قەت هەرگیز شتێکی نەفەرمووە لەگەڵ قورئاندا دەست بوەستێ و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو کەس ملکەستر بووە بۆ قورئان
ولا قرآن دا خواهی پرگاه چند جار رخنی لپیغمبر کردو علیه الصلاة والسلام خاڵێکی دی هەر بۆ ڕوونکردنەوەی ئەوە کە بەبێ قورئان نازانی ئیسلام چییە و بەبێ سونەتیش نازانی قورئان چۆن جێبەجێ دەکرێت ئەوەی قورئان سەرجەم ئیسلامی تێدایە بەڵام سونەت تەنیا لایەنەکردەیەکەی ئیسلامی تێدایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئایا هاتووە بۆمان باسی بوون ناسی ئیسلامی بکە ئیمان و عەقیدەی ئیسلامی ڕاستیەکانی ئیسلام حەڵاڵ و حەرام هەمووی نەخێر مەگەر جار جار تیشتی خزبێتە سەر بابەتێک ئەگەرنا ئەوەی کە قورئان فەرموویەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەتەمام قورئان لێگەڕاوە ئێستا تەماشا مەکەن خەتیبەکانی ئێستا وتاربێژەکان زۆر جاران هەر حیکایەت و شت دەخوێننەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وتارەکانی بە زۆری ئایەت بوون لە صحیح بوخاریدا هاتووە کە یەکێک لە ئەصحاب دەڵێ من سوورەتی قافم لە دەمی پێغەمبەر وەرگرا عەلەیهی سەڵات وسەلام کە لە وتاری ڕۆژانی جومعەدا دەیفەرموو فلان سوورەتەم لە دەمی مبارەکی پێغەمبەر وەرگرت هەر وتارەکەی برتێبە لە ئەو سوورەتە کە خوێندوێتەوە ڕەنگە جارجاریش ئاەتێک کە زانی بێتی ماناکەی ڕوونی بۆ ڕوونکردنەوە لە ڕاستیدا تەنیا قورئان باسی سەرجەمی ئیسلام دەکا وەکو من لەو کتێبەی لەو مەسوعەی خۆمدا مەسوع عەرەبیەکە الإسلام كما يتجلى في كتاب الله ڕوونم کردوتەوە کە یعنی قورئان پەکت ناخا بۆ باسکردنی و ڕوونکردنەوەی هیچ لایەنێکی ئیسلام بەڵام سنەتی پێغەمبەر وایە عەلەیهی سەڵات وسەلام نەخێر لەبەرچی وانییە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ویستوویەتی لایەنەکردەیەکەی ئیسلام بۆ ئێمە بەرجەستە بکە لایەنەکردەیەکەی قورئان بەڵام ئەوەی کە قورئان فەرموویەتی ڕوونی کردوتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە پێویستی نەزانی ڕوونی بکاتەوە لە قورئان دەڕوون کراوەتەوە لو بارو أم فرمايشتي بيغمبره عليه الصلاة والسلام إنما هما اثنتان الكلام والهدي فأحسن الكلام كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم ابن ماجه والطبراني هنا بيانا فرمي دوشتد إسلام بريتيلا دوشت فرمايشت وريوشوين باشترين فرمايشتي إخوة باشترين ريوشويني بيغمبر عليه الصلاة والسلام فرمايشتي إخوة قورئان ڕێوشوێن و ڕێباز و جێبەجێکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سێیەم لەبەر ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ناساندنی ئیسلام پشتی بە قورئان بەستووە وەکو گوتم مەگەر بە دەگمەن و بۆ ڕوونکردنی مەبەستێک گەگەرنا ئەوەی لە قورئاندا هاتووە لە بوارەکانی بوون ناسی ئیمان و عەقیدە تێڕوانین ڕەوشتەکان حەڵاڵ و حەرام سیاسەتی شەرعی جەنگ و ئاشتی پەیوەندیەکان قورئان زۆر بەڕوونی بەوردی نوختەی خستۆتە سەرپی لەو بوارانەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم بەلا شتانەدا نەچوو مەگەر شتێک کە پەیوەندی بەلایانی تەطبیقی و جێبەجێکردنەوە بوو بێ کە خوای پەروەردگار دەفەرمی وەنەزەلنا عەلەیکە الکیتابە تیبیانا لكل شەی قورئانمان دابەزاندۆ بۆ تۆ ڕوونکەرەوەی هەموو شتێک بێ لە سوورەی نەحل ئایەتی 89 یعنی چی؟ یعنی هەر شتێک کە پێویست کە خوا بیفەرمێ و ڕوونی کاتەوە قورئان ڕوونی کردوتەوە نەک هەموو شتێک بە مطلقی هەموو ئەو شتانەی کە وەکو دینداری پێویستمان پێیانە ئەدی دوایی کە لە سوورەتی نەحل ئایەتی 34 دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ڕەنگە یەکێک بڵێ جا لەوێ خوا دەفەرمێ قورئان ڕوونکەرەوەی بۆ هەموو شتێک لەوێش دەفەرمێ ذیکرمان بۆ تۆ دابەزاند و تاکو ئەوەی بۆیان دابەزێنرا بۆیان ڕوونکەیەوە جاگەر قورئان ڕوونکردنەوە بۆ هەموو شتێک ئەدی بۆ پێغەمبەر ڕوونی بکاتەوە بۆ خۆشیان بیر بکەنەوە وەڵامەکەی ئەوەیە هەندێک لە زانایان گوتویانە ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ قورئان ئەوەیە کە هەر بۆیان بخوێنێتەوە هەر خوێندنەوەکەی ڕوونکردنەوەکە بووە هەندێکیان گوتویانە ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ قورئان واتە بۆیان ڕوون کاتۆ چۆن جێبەجێ دەکرێ لایەنەکردەیەکەی بەڵگەمان چێ لەسەرەوە بەڵگەمان ئەوەیە کە کوا التەفسیر النەبەوی للقورئان الکەریم کوا لەکوێیە هەموو دەقەکانی سونەت بگەڕێ ئەو ئاەتانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قسەی لەبارەکردوون پێمانێ بگەنە 20 ئاەت ئەدی ئەو هەموو 6000 ئاەتە کوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دانیشتۆ ڕوونی بکاتەوە تەفسیری بکات نەخێر بۆ چونکە بۆ خۆ ڕوونە ئەدی چی بۆ ئێمە ڕوون کردوتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەو ئاەتانە چۆن جێبەجێ دەکرێن ئەو ئەرکانە چۆن جێبەجێ دەکرێن چ دروشمەکانی خواپەرستی چ لایەنەکانی دیکەی سیاسەت و جەنگ و ئاشتی چۆن جێبەجێ دەکرێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی بۆ ئێمە ڕوون کردوتەوە تەوەری چوارەم و کۆتایی ڕوونکردنەوەی چەند کەم تەرخەمیەک یا زێدەڕوویەک لە بواری مامەڵە لەگەڵ قورئان و سونەتدا یەکێک لەوانە سەرگەرم بوون بە سونەت و زانستەکانی سونەتەوە پێش تێگەیشتنی قورئان
و پێش بە پێوەرگرتنی قورئان و سەرنجام سەرهەڵدانی دیمەنێکی کاریکاتێری لە دینداری جا ئەوە دەبێت بۆتان ڕوون بکەمەوە. هەندێک کەس دەبینی جارێ خۆشی پێ لە خەڵکی دیکە موسڵمانتر بە دینترە، بەڵام کە تەماشای دینداریەکەی دەکەی دیمەنێکی کاریکاتێری هەیە. کاریکاتێر زانانی یعنی چی؟ مثلن کاریکاتێر دروست دەکەن سەری زۆر گەورەیە، لاقی زۆر باریکە، یا دەستی زۆر گەورەیە، تەوەرکەوە هەمووی بڵێ بە حساب ڕەمز و هێمایە. مسلمانێک دەبینی کەسێک لە ڕووی قورئانەوە لە ئیسلام حاڵی نەبوو بێ، تەماشا دەکەی زۆری حەدیث لەبەرن بەڵام ئەگەی لە قورئان نییە، زۆری سەنەدی حەدیثان لەبەرە بەڵام ئەگەی لە قورئان نییە، یا زۆر خەریکی سونەتانە بەڵام زۆر واجبی سواندوون. یاخود لە ڕووی دینداری شخصیەوە هەندێک شتی زۆر ورد زۆر لە خۆی گەورە کردوون بەڵام شتی زۆر گەورە ئیهمال کردوون. بەتایبەت ئەوە لە دەوڵەتانی کەمدا و زۆرە. خۆ پێشاندان قەدەغەیە، مانگرتن قەدەغەیە، ڕەخنەگرتن لە دەسەڵات قەدەغەیە، نابێ. بەڵام وەرەجا ئەو بۆ نیقابت نەکردووە، ئەو بۆ ڕشید ئەوەندە نییە، ئەو بۆ ڕشید بۆ یاغ نەکردووە، ئەو بۆ واد نەکردووە، ئەو وردەشتانە چن؟ ئەتۆ جارێ بنەماڵەیەک حکومڕانیت دەکا، ئەتۆ وەکو مەڕووماڵ تەماشا مامەڵە لەگەڵدا دەکا، ئەتۆ جارێ بۆ لەوە ناپێچیەوە، بۆ لەوە ناپێچیەوە کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله. گەورەی شەهیدان حەمزەیە و پیاوێک لە حکمڕانێکی ستەمکار ڕاز دەبێتەوە، فەرمانی پێدەکا و لە خراپە و نەهی لێ دەکا، فەرمانی پێدەکا بە چاکردنی هێل دەکا لە خراپەوەش دەیکوژێەوە لەگەڵ حەمزە وەکو یەک. یا ئەفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر. ئەوەتان چی لێ کرد؟ مەبەستم ئەوەیە کە سەرگەرمبوون بە سونەتەوە یا بە مەندوباتەوە کە وەکو گوتم لە چوارچێوەی زیاتر مەفهومی سونەت لەوەدا کورت کراوەتەوە لایەن فوقەهاوە، لەسەر حیسابی قورئان مسلمانەتێکی کاریکاتێری پێشان دەدا. دوایی کە خەڵک دەیبینێ دەوەرەزان ئەوە مسلمانەتی نمونەی ئەوەیە، وڵای خۆ پیاوێکی پاک و چاک و ئەوەیە، وڵای خۆ دینداریەکی باشە، بەڵام ئاگای لە دنیا نییە، هیچ عیلاقەی بە سیاسەت و بە ئەوە نییە. ئایا ئیسلام بۆیە هاتووە لە پەڕاوێزی ژیاندا بژێ؟ نەخێر. یەک. دوو، زێدەڕەویکردن لە هەندێک جۆرە مامەڵە لەگەڵ قورئاندا لەسەر حیسابی لێ تێگەیشتن و کارپێکردنی. تەمام خۆتان دەزانن چاک قورئان خوێندن فەرزە، چاک قورئان خوێندن تەجوید، جوان قورئان خوێندن فەرزە، بەڵام هەموو ژیانی خۆت تەرخان کەی بۆ چاک قورئان خوێندن، ئێ باش بۆ چاکت خوێند، ئەدی کەنجە چاچی لێ تێدەگەی، ئەدی دوای کەنجە چاچی ئیش پێ دەکەی، ئەدی دوای کەنجە چاچی جێبەجێ دەکەی، وڵاتی پێشاک دەکەی. نەبێ وریابین. بەڵێ چاک قورئان خوێندن، بەڵام بە ئەندازەی خۆی، نەک لەسەر حیسابی لایەنەکانی دی. هەروەها گەورەکردنی قەبارەی سونەت لەسەر حیسابی قورئان، وەکو گوتم هەندێک گوتویانە قورئان سونەت دادوەرە بەسەر قورئاندا، کە بۆ سونێکی زۆر غەڵەتە. جاری وا هەیە بەوە شەوە نەوەستاون هەندێک زانایەک بە ناوی کەرخی، هیچێکە لە زانانی حەنەفی مەزەب گوتوێتی هەر ئایەت و حەدیثێک لەگەڵ مەزەبی ئەبوو حەنیفە تێک نەکاتەوە یان منسوخە یان دەبێت تەویل بکرێ، یعنی هەرێک جاری وحی لێگەڕن قسەی بەشەران بکرێتە بنەما بۆ دینداری. ئەنجا ئەوە ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ خۆ عالمێکی گەورە بووە، بەڵام جا ئەو بکرێتە جۆرە دینێک و ئەوی دیکە جۆرە دینێک و دیکە جۆرە دینێک، معناوە ئەو دینەی کە خوا ناردوێتی کە ئیسلام و لە قورئان و سونەتدا بەرجەستی چی لێ هات. شتێکی دی دەمارگیربوون بۆ ئەهلی حەدیث هەرچەندە شارەزاش نەبن. هەندێک لە ئەهلی حەدیث فەقیه نەبوون، شارەزا نەبوون، بەڵام هەندێک لەبەرەوەی کە هەر ئەهلی حەدیث بۆ خەریکی حەدیثان بووە، دەمارگیری بۆیان هەبووە، با شارەزاش نەبوون. بۆ ئێنە شێخ ناسڕدینی ئەلبانی خۆ عالمێکی گەورە بوو، من زۆر ڕێزم بۆی هەیە و زۆریش ئیسیفادەمان لێ کردو، بەڵام فەقیه نەبووە زۆر. بۆیە هەندێک فتوای داون زێڕی پچڕ نابێ بە خۆدا بکرێ و نازام چی نابێ بکرێ و کە لە فتواکانیدا بە هەڵەدا چووە بریا هەر ئیشەکەی خۆی کە چاکی زانی و هەر ئەوەی کردبایە کە زانستی فەرمودەناسیە، فیق هیچ بۆ خۆی مەیدانێکی دیکەیە، کەم وایە ئینسان بتوان لە هەمووی مەیدانەدا ئەسپی خۆی تاودا.
هەڵەیەکی دیکە بریتێ لە پشتگوێخستنی سنەت پشتگوێخستنی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە بیانووی زۆرا زۆر هیچ لە بیانوەکان آخر جابەت چۆن دەبێ پشت بە سنەت ببەستین ئەو هەموو فەرموودە هەڵبەستراوانە هەن یاخود لەبەرەوە کە سنەت درەنگ نووسراوەتەوە لە نەوەتونەوەی کۆچی دەستکراوە بە نووسینەوەی سنەت یاخود لەبەرەوە کە هێندێک دەق کە بە سنەت دادەندرێن لەگەڵ عەقڵ و زانست و قورئان و ئەوەدا تێک دەگیرێن لەو بارەوە دەڵێین یەکەم ئەگەر لەبەر ئەوە کە لە نێو سنەتدا دەقی هەڵبەسترا و پاڵدراونە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دروست نییە بڵێ حەدیثی مەوضوع بۆ معلوماتە دەیە بڵێ قسەی هەڵبەستراو یا جا ئەگە حەدیث مەبەست پێ تەنیا قسە بێ ئەگەر نابڵێ وەکو حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەوضوع نابێ وەکو بڵێ دژیەکییە ئەگەر فەرمایشتی پێغەمبەر بێ صلی الله علیه و سلم هەڵبەستراو نییە ئەگەر هەڵبەستراو بێ فەرمایشت نییە بەڵام دەگونجێ بڵێ قسەی هەڵبەستراو وەکو چۆن لە نێو دەقەکانی سنەتدا هەیە کە زانایان بە تاکید بۆیان لە بێژینگ داوین بەڵام لە نێو تەفسیرەکانیشدا قسەی بێسەر و بەر هەیە تەفسیری تەبەری کە پێشەوای توێژەرانی قورئان باسی عوجی بن عنوق دەکا لە بەسەرهاتی داود و سلەیماندا باشی شتی عەجایب یەکسەر پەیمانی کۆن دێنن لەوێ چ گوتراوە نەقلی دەکەن بەبێ تەحقیق کەواتە ناگونجێ لەبەرەوە کە هێندێک دەقبەنای پێغەمبەرەوە گوتراون عەلەیهی سەڵات وسەلام بێنین ئەوەش کە بەڕاستی ساغی و لەگەڵ قورئان و سنەت لەگەڵ قورئانیش و لەگەڵ عەقڵیش و لەگەڵ واقعیش دەگونجێ هەر فڕی دەینەوە شتێکی بێجێیەوە دوو نووسینەوەی سنەت لە سەرەتا و حکمەتی گەورەی تێدا بۆ کە لەگەڵ قورئان تێکەڵ نەبێ بەڵام ماناوانەیە کە سنەت نەنووسراوەتەوە هەر نەنووسراوەتەوە نا بەڕەسمی نەنووسراوەتەوە بەڵام زۆر لە هاوڵان نووسیوانەتەوە لایەن هەبووە و بەڕاستی هەندێکیان لە بەرکردنەکەیان وابە لە نووسینەوە زۆر مەحکەمتر بووە هیچی لەوانە ئەبوو هوڕەیڕە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوعای بۆ کردووە کە دەڵێ هەر شتێکم لە پێغەمبەر بیستووە وەکو خۆی لە بیرم نەچووە مەشهورە ئەبوو هوڕەیڕە خوا لێی ڕازی بێ ئەوەش کە هەندێک لەو دەقانەی پاڵ دەدرێن لای سنەت لەگەڵ عەقڵ تێک دەگیرێن لەگەڵ قورئان تێک دەگیرێن لەگەڵ واقع لەگەڵ عیلم وکم لەو کتێبەی خۆم پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسم کردووە هەر دەقەیەک لەگەڵ عەقڵ لەگەڵ عیلم لەگەڵ واقع لەگەڵ قورئان تێ بگیرێ بە تەئکید فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەک من وا بڵێم ئیبن تەیمیە لە کتێبی دەرء التعارض بین العقل والنقل لە بەرجی یەکەم یا لە بەرجی دووەمدا دەڵێ هەر دەقەیەک دەڵێ هەموو دنیا بگەڕێ یەک دەقی سنەت نابینەوە دەقێکی ڕاست بێ و لەگەڵ قورئان یا لەگەڵ عەقڵ یا لەگەڵ عیلمدا دش بوەستێ ئەگەر دش بوەستێ دیارە هەڵبەستراوە یاخود جاری واشەیە خەڵک لە معناکەی تێناگا وەکو کاتی خۆی لە فەرموودەی ذوباب کە ئەگەر بێشکەوتە خواردنی یەکێکتانەوە لی تێنەگەیشتون و توانەوە ڕەنگە حەدیث نەبی شتێکی دیکە لەو بارەوە شت هەیە بێمە سەر قسەی کۆتاییم برانی بەڕێز پوختەی مەبەست ئەوەی گەر ئێمە بمانەوێ بزانین ئیسلام چییە ئیسلام بە گشتی بە هەموو بەشەکانیەوە هیچ چارمانێ دەبێ لە قورئان تێبگەین بەهۆی قورئانەوە دەزانین ئیسلام چییە قورئان مەتنی ئیسلامە لە ڕاستیدا قورئان ئەو کتێبەیە کە ئیسلامی لێوە هەڵدەخوڵێ بەڵام ئەگە بشمانەوێ بزانین قورئان چۆن جێبەجێ دەکرێت لەلایەنە کردەکەیەوە هیچ چارمانێ دەبێ ڕێبازی پێغەمبەر بگرین عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر لە هەموو قورئاندا بەس ئەم ئاەتە هەبوایە کە بە بەڵگە بهێنرێتەوە لەسەر ئەوەی لەسەر مسلمانان پێویستە بەدوا قورئان کەون و پێویستیش ڕێبازی پێغەمبەر بگرین عەلەیهی سەڵات وسەلام بەس ئەم ئاەتە هەبوایە بەس بوو کە دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب هەرچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێتان دەدا لێ وەربگرن هەرچی ئەو ڕێتان لێ دەگرێ لێی دوورکەونەوە و پارێز لە خوا بکەن خوا تۆڵەی توندە شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە خوا دەفەرمێ لە پێغەمبەری خوا دا سەرمەشقێکی باشێ بۆ ئێوە کە دەفەرمێ بڵێ گەر خواتان خۆش دەوێت شوێنم کەون باشە شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی چی چۆنی شوێن کەوین وەگە هەر قورئان دەفەرمێ شوێن قورئان کەون نا بەس پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قورئانێکی زیندوو بووە قورئانی لە خۆیدا بەرجەستە کردووە و پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جگە لەو وەحیە کە لە قورئاندا بەرجەستەیە وەحی دیکەشی بۆ هاتووە هیچ گومانی تێدا نییە و جیبریل دابەزیوە لە صحیح بوخاری مسلم و لە بەڵکو لە صحاحی سیتەدا هاتووە جیبریل دوو جاران دابەزیوە بۆ سەرزەوی جارێک پێشنێژی بۆ پێغەمبەر کردو عەلەیهی سەڵات وسەلام بۆ کاتی نوێژەکان فەرمووتی کاتی نوێژی بەیانی ئێستایە نیوەڕۆ عەسر شێوان خەوتنان
بۆ جاری دوم دووبارە جارێکی دیکە پێشنوێژی بۆ کردووە فەرموویەتی ئەمجا بۆ لە جاری کۆتاییدا یعنی کاتە کۆتاییەکان چ کاتێک جائیزە فەرموویەتی ئەوە دواکاتی نوێژی بەیانیە دواکاتی نوێژی نیوەڕۆ عەسر شێوان خەوتنان دوای فەرموویەتی پێنج نوێژی ئومەتەکەت لەو لێوان ئەو دوو کاتەدایە ئەوە کاتی هەڵبژاردەی ئەوەش کاتی دروست و ڕەوایە و نەکەر ئەوە بەڵکو زۆر جار لە صحیح بوخاری مسلم داهاتووە لە کتوبی سیرەدا هاتووە کە جیبریل دابەزیەوە بۆ لای پێغەمبەر سڵ فەرموویەتی ئەو پرسیاریان کردی ئەو وەڵامەکەیەتی بۆی ئەمە بەبێ ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لایەنەکردەیەکەی قورئان و لایەنە تەطبیقیەکەی ئیسلاممان بەتەئکید بۆ دەستەبەر نابێ جارێک دەیکەمە کۆتایی قسەکانم جارێک گەنجێک لەوانەی کە ئەو بایان چوو بۆ کەلەی کە ئەمە پێویستمان بە ڕێبازی پێغەمبەر ناکە عەلەیهی سەڵات وسەلام تا قورئان لەوێ بێ ئەوە لە مەجلیسی مندا شارەزایەکی واشی نەبوو ویستمەوە چۆنە تۆ ئەو باەت چۆتە گوێی گوتیەوە ئێمە ئەخر قورئانەوە دڵنیاینەوە فەرمایشتی خوایەوە بەڵام ئەوەی سونەت کێ دەڵێ وایە ئەمیش لە نوێژی وەکتم باشە چۆن نوێژ بکەین کتیجا نوێژ یعنی دوعا نییە وتم با یەکتی دوعا دەکەین هەر دوعا و هیچی دیوتی بەڵێ وتمە دی ئاخر خۆ نوێژەوە کراوە وتی بەجا دوو نوێژی بەیانی نوێژێک ئێوارێ تو هەرەوە دووە گوتی بەڵێ وتم آخر بۆچیە تو آخر چێ دەڵێ ئەو پێنج فەرزەی نوێژ و ڕۆژی مانگی ڕەمەزان و چێ دەڵێ ئەوە ڕاستە یەکتم تۆ چۆن بڕات بە قورئان هەیە گوتی آخر قورئان و هەموو هاوڵان نەقڵیان کردو دەیکتم ئەو هاوڵانی قورئانیان بۆ نەقڵ کردووی هەر ئەوانیش پێنج نوێژی فەرزیان پێنج فەرزەیان بۆ نەقڵ کردوین و ئەگەر قورئان ژمارەیەک لە هاوڵان لەبەریان کردووە کە نووسراوەتەوە بەڵام پێنج فەرزەی نوێژ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 10 ساڵی ڕەبەق لە مەدینە پێنج فەرزەی نوێژی بۆ مسڵمانان کردووە بینیویانە بە هەزاران سەحابی بینیویانە ئێستا بۆ قورئانەکان لێ وەردەگری بۆ نوێژەکان لێ وەرناگری بەهەرحاڵ من ئامۆژگاریتان دەکەم لەوە وریابن هەندێک لەوانە ڕەنگە خەڵکێکی سادە بێ هێشە ئەمڕۆ تەعن لە سونەت دەدا سپێن لە قورئانیشی دەدا و بۆیە من دەڵێم نەکەر ئەوەندە بەڵکو قبول مەکەن تەعن و تانە بدرێ لە زانایانیش لە فیقی ئیسلامیش تەعن بدرێ بەڵێ فلان قەزی فیقی تێدا بە غەڵەت داچوو باش بەڵام فیقە هەمووی ڕەت بکرێتەوە تراثی تەسەوف هەمووی ڕەت بکرێتەوە کتێبەکانی علمی کەلام هەموو ڕەت بکرێنەوە ناجاوە چۆن ئەوە بۆ چوونی زانایانە پێکاویانە نەیان پێکاو بەڵام کە لە پورێ کە دەریایە کە پڕە لە گەوهەر ئێمە لێی بەهرەمەند دەبین ئێمە نەک سونەت دەبێت دیفاع بکەین لە کتێبەکانی دیکەش کە زانایان بەرهەمیان هێناو بۆ لێ تێگەیشتنی قورئان و سونەت ڕێمان بۆ ئاسان بۆتەوە بەڵام دەست و پێی خۆمانی پێ نەبەستین بەو توڕات و کە لە پور و ئیجتیهاد و بۆ چوونە عەقڵی خۆشمان بکەینەوە ئیستیفادە لەوانیش بکەین و بزانین ڕۆژگاری خۆشمان چی پێویستە لە قورئان و سونەت هەڵی بهێنجین و دەریبێنین خوا بە لەتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا هەموو لایەک زیاتر لە قورئان تێبگەین و زیاتر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێبازەکەی ئاشنا بین و دیندارێکی ساختر و ڕاستتر و چاکتر بکەین صلی الله علی محەممەد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين